تەفگەرە خوێندکاریەکان پەیامی قوڵتر لە تێگەیشتنی ئەم دەسەڵاتیان هەیە. تەفگەرە خوێندکاریەکان ڕێگوڕیشەی قوڵی مێژوویان هەیە، دەسەڵاتی دڕندەتر لە حکوومەتی هەرێمیان بە چۆکداهێناوە، کاریگەری گەورەیان لە جیهاندا دروست کردووە. ئێستا خوێندکارەکانی زانکۆ لە هەرێمی کوردستان بۆ مافی خۆیان بە ئەرک و چالاکی ڕاستەقینەی خوێندکاریانەی خۆیان هەڵدەستن. لەمەشدا نەسڵ لە دەسەڵاتی ڕەشی ناوخۆیی دەکەنەوە، نەسڵ لە ماندووبوونی خۆیان دەکەنەوە. زنجیرە چالاکی پیرۆز و کاریگەر و تایبەتن و جێگەی ڕێزی ئێمە و هەموو ئازادیخوازێکی جیهانن. هەموو توندوتیژی و تۆقاندنێکی دەسەڵاتیش ئیدانە و شەرمەزار کراوە لەلایەن ئێمەوە. داواکاری خوێندکاران داواکاری هەموو هاوڵاتیانە، داواکاری گەنجە گیرفان بەتاڵەکانە، داواکاری مامۆستایان و فەرمانبەران و تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەکەمانە. بۆیە ئێمە بە تەواوەتی پشتگیری لە داواکاریەکانیان دەکەین لە هەموو شوێنێک، هەولێر، سلێمانی، سۆران، هەڵەبجە، کۆیە، بادینان هەتا دوایی. بێگومان حکوومەتی هەرێم شکستی هێناوە لە ئیدارەدانی تەواوی کەرتەکانی تەندروستی، کارەبا، پەروەردە، بەرگری هەتا دوایی. بۆیە ئەم دۆخە پێویستی ئەوە لە حکوومەتی هەرێم دەکات کەمل بۆ داخوازی ڕەواکانی ئەم گەلە بدەن. دۆخی خوێندکارانی زانکۆ حکوومیەکان لە هەرێمی کوردستان بە تەواوی دەرەنجامی شکستی هەڵبژاردنە. ئەم هەنگاوانەی دەسەڵات هەنگاون بۆ بە تایبەتکردنی کەرتی پەروەردە. بۆیەش هەردێت پەروەردە بەرەو گێژا و بێسیستەمی دەڕوات، جیاکاری چینایەتی بەرز دەبێتەوە. هەموو ئەوانەی بۆ پەڕی پێداگریەوە دێنە سەر شەقام ئەوانن لە هەڵبژاردندا کەسیان بە نوێنەری ڕاستەقینەی خۆیان نەزانیوە، بەڵکو خۆیان ڕێبەری خۆیانن. خوێندکاری ئێستای زانکۆکان سەرباری هەژاری و دەستکورتیان لە ڕووی مادی واتە ئابوووریەوە، بەڵام زاناو و کوڕن لەسەر ماف و ئازادیەکانیان و باش حاڵی بوون لەوەی کە ئەوەی ئەوانی تووشی ئەم دۆخە قورسەی ژیانی کردوتەوە هەر ئەوانە و باوکی ئەوانن کە هێشتا هەرزە مڕاهیقن کەچی زانکۆی تایبەت بە خۆیانیان هەیە. لە دۆخێکی واداین کە خوێندکار ناتوانێت قەڵەمێک و کتێبێک بکرێت و توێژینەوەی پێ بکات، کەچی کوڕی ئەوان زانکۆیان هەیە و سەرۆکی بردن. خوێندکارە ڕاستەقینەکان باش دەزانن کە ئەوان ناتوانن پرۆفیسۆرێک ببین تا تێر بە دڵی خۆیان توێژینەوەکەیانی لەگەڵ شەن و کەو بکەن، کەچی کوڕانی ئەوان سەرپەرشتی کۆبوونەوەی پرۆفیسۆرەکان دەکەن و پرۆفیسۆرەکان دەخەنە پشتی خۆیانەوە. ئەم دۆخە ئەگەر درێژەی هەبێت نابێت تەنها لە سنووری خواستی دەرماڵە قەتیز ببێ، بەڵکو وا پێویستەکات سەقفی داواکاریەکانی خوێندکاران بەرزتر بکرێنەوە، بەوە نەوەستن تەنها دەرماڵی مانگێکیان بۆ خەرج بکرێ، بەڵکو پێویستە داوای قەرەبووکردنەوەی ساڵەکانی دیکەش بکەنەوە. هەروەها ڕەوشەکە خوێندکاران ناچار دەکات کە ئەنجومەری دیاریکراوی خۆیان دیاری بکەن و بۆ ئەوەی تووشی ئازاردان نەبنەوە. ئەم ئەنجومەنە ئیشی ئەوە بێت بۆ هەموو شارێک و زانکۆیەک تەفگەرەکەیان بگوازنەوە و بۆ ئەوەش کە هیچ کەس ماف بە خۆی نەدات کە تۆمەتی سواویان بۆ هەڵبەستێت. لێرەوە بە پێویستی دەزانین کە داوا لە پۆلیس و ئاسایشەکانیش بکەین کە ئەم خوێندکارانە کە سوکاری ئەوانن بە هیچ شێوەیەک نابێت خوێندکاران ئازار بدەن و بیان ترسێنن، بەڵکو پێویستە بە چەکەکانیانەوە بچنە پاڵ خوێندکارە ناڕازیەکان و خۆپشاندەران و پشت لەو دەسەڵاتە بکەن کە بەدەیان موچەی ئەوانیشی خواردووە و بەدەیانی تری لێ بڕیون و پاشەکەوت کردوون. بۆیە دەبێت لەوە تێبگەن هیچ شتێک ڕەوایەتی نادات بەوەی کە ئاسایشێک پۆلیسێک بێت و بێویژدانانە خوێندکارێک بکوژێتیان بریندار بکاوەیان ئازار بدات. لە کۆتاییدا دەمانەوێت بە خوێندکارە پڕجۆشەکانی ڕابگەێنین، بە دڵنیایەوە ئەو ڕاپەڕین و چالاکی ئێوە پێگەی ئەوانە دەلەرزێنەکە مافی ئێوەیان خواردووە. هیچ چارەیەکیان نییە، ئەمڕۆ بێتیان سبەی هەر دەبێت گوێ بۆ داخوازی ڕەواکانی ئێوە بگرن. لە کۆتاییشدا دەڵێن پێویستە هەرچی زووە خوێندکارانی دەستگیرکرا و ئازاد بکرێن و خوێندکارانیش بە شێوەیەکی ڕێکخراوانەتر چالاکیەکانیان بەردەوام بکەن و ڕێگە نەدەن هیچ دەستێکی ڕەش و گێرە شێوێن تێکەڵاوی چالاکیەکانیان ببن و کاریگەری نەرێنی لەسەر ڕەوایەتی داواکانیان دروست بکەن. ئێمەش پاڵپشت و پشتیوانی داواڕەوەکانیان دەبین. شەرمەزاری بۆ ئەوانەی دەیانەوێت داهاتوومانۆک و ڕابردوومان لێ بکەن. تەفگەری ئازادی 23/11/2021.